خولی ڕاهێنەرایەتی فێرگە و ئەکادیمیە وەرزشەکانی کوردستان کۆتایی هات کە یەکەمین چالاکی یەکێتی تۆپی پێ کوردستانە لەگەڵ فێرگە وەرزشەکان. لەم خولەدا 46 ڕاهێنەر بەشداریان کردبوو. وانەکانی خولەکەش لەلایەن وانەبێژی نێودەوڵەتی عراقی دکتۆر جەمال ساڵح دەوترانەوە. بەشداربووان کردنەوەی ئەم خولانە بە گرنگ دەزانن تا بە شێوەیەکی زانستیانە ڕاهێنەرایەتی فێرگە وەرزشەکان بکەن. ئەم خولە زۆر سوودمەند بوو بەڕاستی و ئەتوانێت کادیمەکانیش کۆ کاتەوەکو یعنی لە شتێکی جوان دەرەچێ بۆ یەکی تۆپی کوردستان کە بتوان لە ئەکادیمەکان خولیان بۆ بکاتەوە. وەکو سوودی زۆر بوو. هەرچەندێ خۆوان یاریزانین و شتەکان هەندی ئاشتیان، بەڵام ئەو زانستیانە توانی شتی باشترمان فێر کات. بەڕاستی شتێکی زۆر 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 بە سوود بوو، دەستخۆشی لێ یەکەم. دو ساڵ سێ ساڵ ئەبێتن لەگەڵ کۆمەڵێ مناڵە ناتوانم ناوی بنێم ئەکادیمیە، بەڵام فێرگەکانە خەریکین. هەموو شتەکان ئەوەی لەسەروی خۆمانەوە بۆ نمونە ئەو مدەڕبوشتانەی کە لەوێن بیوسیانەی ئیسفادەمان لەوانە کردووە. بەڵام ئیمڕۆ ئەتوانم بڵێم لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە زۆرترین شت ڕاستە ماوە کە زۆر کەم بووە، بەڵام زۆرترین شت فێر بووینە لە سەرەتایەکانەوە کۆمەڵێ شت هەبوو ئێمە درکمان پێ ناکرد. بوونی ئەم نەوە خولانە بەڕاستی زۆر باشە و جێگای دەستخۆشیە. کردنەوەی ئەم خولە یەکەمین ئامادەکاری یەکێتی تۆپی پێی کوردستانە بۆ کردنەوەی خولی فێرگە وەرزشەکان کەوا بڕیارە لە مانجی داهاتوو بە بەشداری 54 ئەکادیمیە لە تەواوی شار و شارچوەکانی کوردستان بەڕێوە بچێت. جێگری سەرۆکی یەکێتی تۆپی پێی کوردستانیش دەڵێت فێرگە وەرزشەکانی سنووری پارێزگای کەرکووکش بەشداری لەم خولە دەکەن. ئێمە بە باشمانزانی ئەم خولە لە مناڵانی شەوە لە ئەکادیمیەکانەوە دەستکا و ئەمەش خۆتەزانی ئیشێکی قورسەکە گرتومانە دەدەست و ئەمەش دەبێ بە بناغەیەک بۆ تۆپی پێی کوردستان و شارەکان و یانەکان و دیارە ئێمە وەکو تۆپی کوردستان بڕیارمانە بەکردنەوەی خولی ئەکادیمیەکان کە لەلایەن یەکێتی تۆپی کوردستانەوە سەرپەرشتیەکرێ. ئێمە کۆبوونەوەمان لەگەڵ ئەوانی شاری کەرکووک کرد. 6 ئەکادمیان بەشداری خولەکانی کوردستان دەکات و خولەکەشە لەوەیە کرێتەوە ئەوانەی خۆیان ئەو کاتێکەوە تەسفیەکەن لە شاری کەرکووک دەکرێتەوە و بە دڵنیاییشەوە فێرخانی شاری کەرکووکیش بەشداریەکە. لەم چەند ساڵی دواییدا چەندین فێرگەی وەرزشی لە هەرێمی کوردستان کراوەتەوە. ئەو فێرگە و ئەکادیمیانەی تایبەتن بەیانە و ناوەندە وەرزشەکان ئەم وەرزە بە سەرپەرشتی یەکێتی تۆپی پێی کوردستان یەکەمین خولیان بۆ ڕێک دەخرێت. ڕەنجە ڕەحمان، کورتساد نیوز، هەولێر.